پاشای هیندستان دابەشەلیم جارێکی تر چووە لای فەیلسوفەکەی بەیدابە گوتی مامۆستام لە ژیاندا تەنیا شت هەیە کە مرۆڤ هەرگیز ناتوانێت بیگەڕێنێتەوە دواوە تۆ دەزانیت ئەو چییە؟ بەیدابە بزەی کرد و گوتی بەڵێ پاشای من قسە وشەیەک کە لە دەمی مرۆڤەوە دەرچوو چیتر ناگەڕێتەوە دواوە وەک تیرێک کە لە کەوانەوە دەرچووە ناتوانێت دیسان بگەڕێتەوە بەڵام با ئەمە بە چیرۆکێک ببینین دانچیس دارۆ میشتکە تەسەسا ئیدا پاشچیدزی جارێک لە نێو وڵاتی هیندستان گۆڵێکی گەورە و ئاوی ساف و زەلال هەبوو لە دەوروبەری دارە بەرزەکان سەوز دەبوون میوانانی گۆڵەکە باڵندە جۆراوجۆرەکان قاز کوێلیک بووم چۆلێک بەڵام لە نێو ئاوەکەدا ژیانێکی تری هەبوو کیسەڵێکی پیر و گەورە هەبوو ناوی بەناو نەدەکرا ئاژەڵانی گۆڵەکە پێیان دەگوت پیری ئێمە پیری کیسەڵ لە هەموو ئاژەڵانی گۆڵەکە ژیرتر بوو چەند چیرۆکچیە چەند چیرۆکی دەریا لە باوک و باپیرانی خۆی فێر ببوو هەمووی لەگەڵ خۆی هەڵگرت بوو بەڵام پیری کیسەڵخاوەنی کێشەیەک بوو دەمی نەی دەتوانی دای بخات تۆ چیرۆکێکت ببیستایە تۆ هەرگیز نەتدەتوانی هەوڵ بدەیت لەگەڵیدا تا جاری دووەم نەی بڵێت پرسیارێکت لێی بکردایە وەڵامەکە دەهات دەتەکتە نەشتی نیشتاکی گارەیشیت لە نێو ئاژەڵانی گۆڵەکەدا دوو قاز هەبوون دوو برای قاز ژیر بەهێز نەرم ناوی یەکێکیان چاوێ بوو ناوی ئەوی تر بوژەن هەموو بەیانێک لە ترسێکی گەورەوە لەگەڵی دەفڕین کیسەڵ لە سەرماچی لێدێت باوکم باسیشین دەشتی لەسەر ئاو ئاشتەرێک ئاژەڵە وەحشیەکان دێنە سەر ئاو ساڵێکی بێباران تێپەڕی زەوی وشکک بوو ڕووبارەکان بڕان گۆڵەکە هێدی دەستی بەکرانەوە کرد چوار میوانە قازەکان لە سەردارە بەرزەکان نیشتبوون تەماشای گۆڵە ڕەشکراوەکەیان دەکرد چاوێ گوتی برام گۆڵەکە هەموو ڕۆژێک کەم دەبێتەوە تا کۆتایی هاوین نە ئاو دەمێنێتەوە نە پیری ئێمەش دەمێنێتەوە بوژەن گوتی بەڵێ بەڵام ئێمە قازین دەتوانین بفڕین دەڕۆی ناتوانێت بفڕێت چاوێ ماوەیەک بیری کردەوە پاشان گوتی یەک ڕێگا چارە هەیە ئێمە بە پیرەکە بڵێین ئەو ببینە بۆ گۆڵێکی تر لە چیا بە ڕێگای سەرەوە بە ئاسمان دانیشتە چاوێ گوتی بەڵێ بەڵام ئێمە دوو قازین با دارێک بگرین یەک سەری دارەکە یەکیش کۆتایی دارەکە کیسەڵ لە ناوەڕاستی دارەکەدا بە دەمی خۆی بیگرێت ئێمە دەفڕین ئەویش لەگەڵ ئێمە دێت پێشنیار باش بوو چوون بۆ لای پیری کیسەڵ پێشنیارەکەیان دانا پیرە ئێمە تۆ دەبین بۆ ناو چیاگۆڵێکی نوێ کە ئاوەکەی هەرگیز کەم نابێتەوە بەڵام تۆ یەکشت دەکەیت دەمت هەرگیز مەکەرەوە گێڕایەوە پیری کیسەڵ ئەم پیرە ئەم حەسخوازی قسە گوتی تەنیا ئەوەندە ئەو فەرمانەوە ئەمە ئاسانە من هەرگیز ناتوانم دەمدانەخەم تا چیرۆکێک کۆتایی نەهێنرێت قازەکان تەماشای یەکتریان کرد نەرمتر بوژەن گوتی پیری بەڕێز لە ئاسماندا پێویستە تۆ ئەستە نەکەیتەوە ئەگەر تۆ دەمت بکەیتەوە دارەکە بەراب دەیت تۆ لە بەرزاییەوە دەکەویت بێوەڵام بێگەڕانەوە دەنش شوێنن سوین نەنی شوێنم سواردووە قازەکان دارێکی نازک و بەهێزیان دۆزیەوە چاوێ سەری دارەکەی بە دەنوکی خۆی گرت بوژەن کۆتایی دارەکەی گرت پیری کیسەڵ لە ناوەندیدا بە دەمی خۆی دارەکەی بە توندی گرت چیچێکی گێڕایەوە یەک بیر دوو بیر سێ بیر قازەکان بەرز بوونەوە پیری کیسەڵ لە نێواشنیاندا هەستی دەکرد خوارە و گۆڵەکەی دارستانەکەی ماڵەکەی لەسەرەوە ئاسمانی شین بێ هەور بەسش تێرانی کیشتا باسە کاتێک کە ساس سەگەم ئاورا شتێگیراو قازەکان چوون بۆ سەر شارۆچکەیەکی بچووک لە خوارەوە چەند منداڵێکی گوند تەماشای ئاسمانی سەری خۆیان کرد چوار چاوی گەورەیان کردەوە بە دەستی خۆیان نیشانیاندا تەماشا بکە شتێک کە تا ئێستا ئێمە نەمان بینیوە باوکم چیرۆکێکی گێڕایەوە ئەو شتە چیە ناوەندیدایە
منداڵەکان دەنگیان بەرز کردەوە. یەکێک گوتی کیسەڵە، ئەوی تر گوتی نا کیسەڵ لە ناودا دەژێت نەک لە هەوادا. شینگێکەنی ئەستێرەیەک لۆکێکی گێڕایەوە. ئەوی چوارەم گوتی نا من دەبینم دوو قاز ئەویان بە دارەکە هەڵگرتووە. کیسەڵ لێی بە دەمی خۆی هەڵواسراوە وەک ئاژەڵێک کە قاز خاوەنی ئەون کیسەڵی ئەوان. دانەس لەگەڵ یەکتری پێکەنین. هەموو منداڵەکان لە دەدرەوشایەوە. پیری کیسەڵ لەسەرەوە قسەی منداڵەکانی بیست. تووڕە بوو. کیسەڵی ئەوان بەخۆی دەیگوت من کیسەڵی ئەوان نیم، من کیسەڵی ئازادم، من پێیان دەڵێم منم چەند شتم بینیوە کە ئەم منداڵانە هەرگیز نەیان بینیوە. بەڵام لە هەمان ساتدا قازەکان منداڵەکانیان بیست. چاوێ بە دەنگێکی زۆر نزم گوتی پیری ئێمە دەمت دایخە. کانیشتی لە نەتیشتە تەرەسابیتی. باوکم چیرۆکێکی گێڕایەوە. چیتر دەنگی خۆی نەیدەتوان کۆنتڕۆڵ بکات دەمی کردەوە بۆ وەڵامێک. لە هەمان چرکەدا دارەکە کەوت. پیری کیسەڵ لەسەرەوە کەوت. هەوا لە دەوریدا دەهات. بەرزایی زۆر بەرز بوو. زەوی دیار دەبوو. یەک چرکە، دوو، سێ و لە خوارەوە کیسەڵ کەوتە سەر زەوی. قازەکان هاتنە لای. دەمیان کراوەتەوە. چاویان پڕ لە فرمێسک. بەڵام پیری کیسەڵ چیتر نەیدەتوانی هیچ چیرۆکێک بڵێت، نە بەڵگە، نە گەڕانەوە، نە سوێند. کۆتا وشەکانی وەڵامێکی پێویست نەکراوی تووڕەیی. هەموو مێژووی، هەموو چیرۆکەکانی، هەموو ژیری، هەمووی بردن. قازەکان لەسەر تەرمەکەی ڕاوەستان. چاوێک گوتی پیرە بەڕێز تۆ هەرگیز پێمان نەگوت قسە لە تووڕەیی خراپترە، بەڵام ئێستا ئێمە دەیزانین. وژەن گوتی ئێمە بۆ تۆوانە دەخوێنین. پێویشتەن گوتی لە هەر تووڕەیەکدا دەمی خۆماندا بخەین. بەیدابا بە پاشای گوت پاشای من تۆ فێر بوویت قسە کاتێک لە تووڕەییەوە دێت تەنیا دژمنی تۆ نییە، ئەو کۆتایی تۆیە. دەمت دابخەیت تۆ دەگەیتە گۆڵێکی نوێ، کردنەوە لە تووڕەییدا تۆ دەکەویت. پاشا سەری دانا. ئێستا تێدەگەم مامۆستام. حەق لای تۆی وشەی کە دەرچوو چیتر ناگەڕێتەوە. بەیدابا بزەی کرد. ئەم چیرۆکە لە سانسکریتیدا ناوی کاچاپای جاتاکاییە لە ئەلفلوس و لیوزینە. لە حارەبیدا بۆ قەڵسەم و قازانە. لە کوردی سۆرانیدا پێی دەڵێن کیسەڵ و دوو قاز چیرۆکی ئەو وشەیە کە لە دەمی ژیر دەرچوو کاتێک کە دەبوایە لێی هەڵنەگرایە. ئەنیشتە کەنش کاریگەری لەسەرت کرد بێت. چاوەڕێی بەشی نوێ لە ڕیزی بەیدابا بکە. سڵاوی فەیلسوف بەیدابا لێتان بێت.